سلااوان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شۆ بۆ قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. دیارە پارێزگای سەلاحەدینێکێکە لەو پارێزگایانەی کە بەلایەکەتی نیشتیبانی کوردستانەوە جێگەی بایەخ بووە و هەمیشە هەوڵی داوە ئاوڕێکی جدی لە پارێزگای سەلاحەدین بداتەوە وەکو ناوچەیەک بۆ جێگەی بایەخ و بەبێ ڕەچاوکردنی ئینتیمای حیزبی لە پارێزگای سەلاحەدین هەوڵی داوە خزمەتی سەرجەم چین و توێژەکان بکا لەوێ و دەمانەوێت قسە لەسەر ئەجێندا و کار و پلانی داهاتووی یەکێتی نیشتیبانی کوردستان بکەین بۆ ئەم پارێزگایە وەکەمێ قسە لەسەر کەم و کورتەکانی ئەم پارێزگایە بکەین. پێویستە لایەنە کوردەکان لەم پارێزگایە چۆن یەک دەنگ و تەبابن پێکەوە تاوەکو بتوانن بەرامبەر بە سیاسەتی شۆڤێنی لایەنەکانی دیکە بوەستنەوە. بۆ قسەکردن لەسەرم بابەتانە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز مەلا حەسەن گەرمیانی ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین کە ڕاستەوخۆ لە خورماتۆوە لەگەڵم دەبێت. کاک مەلا حەسەن سڵاو لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابێ. دەمەوێت سەرەتا بپرسم بارودۆخی ئێستای پارێزگای سەلاحەدین چۆن هەڵدەسەنگێنی؟ دیارە بارودۆخی پارێزگای سەلاحەدین لە ڕووی ئەمنیەوە تا حەدێک ئاسوودەیی و هێمنایەتیەک هەیە. لە ڕووی ئابووری و خزمەتگوزاریشەوە بە تایبەت ئێمە کە قەزای دووس خورماتووە پێش ئەوەی نوێنەرێکمان هەبێت لە پەرلەمانی عێراقا شتێکی ئەوتۆمان بۆ نەکرابوو، بەڵام لە دوای ئەوەی کە کاک دکتۆر کەریم دەرچوو بە ئەندامی پەرلەمان بە نوێنەرایەتی خورماتوو لەو ماوەی 2 ساڵان نزیکەی 60 پرۆژەی بچووک و گەورەی خزمەتگوزاری لە خورماتووە جێبەجێ کردووە و هەروەها لە ڕووی دابینکردنی چاودێری کۆمەڵایەتی نزیکەی 2000 ناوی نووسیوە و بەشێکی لێ هاتوێتەوە بەشێکی لە مامەڵەکردن و ئەوانیان و بۆ هەموو ئیشوکارەکانی تریش بەڕاستی لە هەر وەزارەتێک و هەر هەیئەتێک لە بەغایە هەر هاوڵاتیەکی کورد و خەڵکی خورماتوو بێ جیاوازی کاکمەلا ئیشەکانیان ڕاپەڕێنێەوە هەروەها لە سنوورەکانی حکوومەتی هەرێمیشە هەرچی ئیشێک هەبوو بێ وەک پارێزەرێکی داکۆکی کار لە خەڵکی خورماتوو کاری کردووە و ئێستا ئێمە خەڵکی خورماتوو هەست بەواکەین خاوەنێکمان لە بەغا هەیە و کاریگەری زۆر باشی هەبووە لەسەر هەم سەقامگیرکردن و خزمەتگوزاری و ڕاپەڕاندنی ئیشوکاری خەڵکی خورماتوو لە تکریت و لە بەغاش و لە سنووری هەرێمی کوردستانیشە. کاک مەلا حەسەن ببوورە دێمە لای جەنابەت دەکرێت پێم بڵێ ینی دوایەوەی کە باست لەوە کرد نوێنەرێکیەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هەست دەکەیت ینی ئێستا کێشە و ئاریشەکان لە پارێزگای سەلاحەدین ڕۆ چارەسەر ڕۆیشتون؟ تا حەدێکی باش بە تایبەت ئیشوکاری شاری خورماتوو کە ئێمە وەکو جاران وتمان نوێنەرمان نەبووە، ئێستا بە نوێنەرایەتی ئەو هەواڵەمان توانراوە بەشێک لە کێشەکان چارەسەر بکرێ و ئومێدیشمان هەیە لە دوای مسادەقەکردن لەسەر موازنە کە دامەزراندن بە تایبەت گرێبەستەکان و ئەوانە دیارە بە پێی سەنگ و قورسایی خۆمان و نوێنەرەکەمان لەوێش بەشمان ئەبێ و بەشێک لە گیر و گرفتی خەڵکی بێکار و ئەوانە چارەسەرەکە و هەوڵ ئەدرێ زیاتر بە پێی قورسایی خۆمان وەکو پێکاتەیەک لە ناو پێکاتەکانی تکریتە کە پێکاتەی کوردین سەنگ و قورسایی خۆمان هەیە بە بۆنەی ئەوەی کە نوێنەرێکمان لە پەرلەمانی عێراقا هەیە بەشێک لەو ئاریشە و گرفتانی کە تووشی کۆمەلگاکەمان هاتووە چارەسەر بێ کە بەشێکی پەیوەندی بە خزمەتگوزاریەکانەوە هەیە هەر لە ئاوەڕۆ و کارەبا و کۆنکریت و قیر و بە تایبەتیش قیرکردنی سنووری ڕێگەی داوودە کە سنوورێکی بەرفرەوانە سەرجەم گوندەکانی داوودە بە شاری خورماتووە ئەبەستێتەوە ئەوەشە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە و لە چوارچێوەی سندوقی ئاوەدانکردنەوە تەعمار ئەو پرۆژەیە پشت بەخوا لە ماوەیەکی نزیکە دەست بەکار ئەبێن تایە. بەڵێ لایەنە کوردیەکان بەگشتی لە پارێزگای سەلاحەدین تاجەن یەکدەنگ و تەبان بۆی پێکەوە بتوانن ئیش بۆ هاوڵاتیانی بەڕەگەز کوردی ئەو پارێزگایە بکەن.
وڵا دیارە مەسەل ئیشکردن بۆ خەڵکی کوردی شار لە ڕێگەی نوێنەرەکانەوە ئەبێەوە ئێمە توانیمانە لە ئەنجامی ئەوەی کە کاکمەلا لەوێیە ئێستا تقریبن ڕاوێژکارێکمان لەوێ هەیە و بەڕێوبەری جێگیری بەڕێوبەری گشتی تەندروستیمان هەیە و دیارە ئەگەر نوێنەرێکمان دەرچێ بۆ پارێزگایش ئەنجومەنی پارێزگا حتمما بەشمان ئەبێ لە بەڕێوبەراتەکان و بەڕێوبەراتە گشتیەکان و دائیرەکانی پارێزگای سەلاحەدین کە دەوائیری خزمەتگوزاری و دەوائیری منەفذن بۆ ئەوەی بتوانرێ بە پێی حەجم و قەوارەی خەڵکی کوردی شاری خورماتوو لە ئەو بەشانە بێبەش نەبین بتوانین خەڵکی خۆمان لەوێ بچەسپێنین بۆ ئەوەی هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە و هەم لە ڕووی دامەزراندنەوە چونکە ئەندامی ئەنجومەن حکوومەتێکی مەحەلیە ڕۆڵی چاودێری پرۆژەکان و ڕۆڵی داکۆکیکاری لە خەڵکەکەمان لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی دابینکردنی بەشی دامەزراندن و ئەوانە دیارە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بژێوی ژیانی پێکاتەی کوردی خورماتوو ئەکات لە ڕووی گوزەران و ژیان و چارەسەرکردنی کێشەی بێکاری و نەبوونی خزمەتگوزاری بە تایبەت خزمەتگوزاریەکانی ئاوەڕۆ و خزمەتگوزاری پەروەردە و خزمەتگوزاری تەندروستی و خزمەتگوزاری جۆرەکانی تر کە بە دەرچوونی ئەندامێکی ئەنجومەن ئەبێتە پاڵپشت لە کاکمەلا کەریم کە ئەو لە بەغا و ئەمیش لێرە ئەبنە دوو کارەکتەری بەهێز بۆ دابینکردنی پێداویستی و مافەکانی گەلی کوردی خورماتوو. کاکمەلا حەسەن جگە لەلایەنی کوردی لایەنەکانی دیکە ینی ڕۆڵیان چییە لە پارێزگای سەلاحەدین؟ هەوڵیان داوام پارێزگایە پێش بخەنیان نەخێر لە بەرەوەی کورد لەوێەوە ئێوە وەکو لایەنی کوردی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ بۆ پێشخستنیەن سوزانم لەم پەر بۆ کارەکانتان دروست بکەن. دیارە ئێمە بەڕاستی سەرباری ئەو ئاستەنگ و گیر و گرفتانەی دامەزراندن وەکو باسمان کرد خزمەتگوزاری کە ئێستاکە بەشێکی چارەسەرکراوە ئێمە کێشەی تاعریبیش لە سنووری خورماتووە هەیە کاتی خۆی سەدام حوسێن وەکو هەموو ناوچەکانی جێناکۆک چۆن لە شنگاڵەوە تامەنەلی کە سەنتەرەکەی شاری کەرکووکە شاری خورماتوش بێدەر نییە لەو ئاستەنگ و ئاریشانەی کە لایەنەکانی تر بۆ کۆکردنەوەی دەنگی عەرەبی هاوردا کار لەسەر ئەوە ئەکەن کە درێژە بە تعریب بدەن درێژە بەو گۆڕانکاریە دیمۆگرافیە بدەن کە کاتی خۆی سەدام حوسێن و حیزبی بەعەس پیادەیان کردووە لە سنوورەکانە خورماتوش بێبەش نەبووە لەو گۆڕانکاریە بە تایبەت گوندی ڕەفعەت بەگی سمایل بەگی داوودا گوندی شاسەیوان گوندەکانی تەپەسەوز بەشێک لە گوندی پارەپارە ئەم گوندانە و هەروەها خروەلی و سنگوریش کە کێشەی تعریبی تایە بە تایبەت ئەو عەرەبانەی کە کاتی خۆی هێنراون بە مەبەستی تعریب ئەوانە ئێستا لە دوای ساڵی 2017ەوە گەڕاونەتەوە وەکو ئەوەی کە بەعەس زنوو ببێتەوە یا سەدام حوسێن لە ژیاندا بێ بۆ ئەوەی قەرارەکانی سەدام درێژە پێ بدەن بە داگیرکاری لەسەر خاک و ئەرزی جوتیاری کورد. کاکمەلا بە دیاریکراوی چی ئەم هەوڵادە ینی چی هەوڵی تعریبەدا لەوێ بە دیاریکراوی؟ وەڵاهی هەر کەسێ مەبەستی بێ دەنگ کۆ بکاتەوە هەر کەسێ مەبەستی بێ بنکە جەماوەرەکەی خۆی گەشە پێ بووە لەسەر حیسابی خاکی کورد پاڵپشتی لە عەرەبە هاوردەکانەکە بۆ دابینکردنی دەنگەکانیان چەندین لایەنی عەرەبی لەو ڕۆوە هەوڵ بۆ ئەو مەسەلە ئەدات جا بۆیە گرنگی کورد لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین بە هاوکاری و هاودەنگی لەگەڵ ئەنجومەنی نوێنەران بە تایبەت کاکمەلا ئێستا ئەندامە لە لیژنەی پەرلەمانی بۆ مادەی 140 یەکێکە لەو ئەندام پەرلەمانە یا وەک جێگری فراکسیۆنی یەکێتی ئەندامە لە لیژنە پەرلەمانیەکەی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەی تعریب و بۆ بەدواداچوون و متابعەکردنی
تعویزات و پرۆژە لەو بارەوە بۆیە بە تایبەت مەسەل بۆ نمونای سەر لە شوێنەکانی ترە ئەحزابی عەرەبی بە تایبەت حکوومەتە لۆکاڵیەکان کار لەسەر ئەوەکەن کە تعریب درێژەی پێ بدرێ بۆ ئەوەی دەنگی عەرەبە تعریبەکان بەدەست بێنن لەم هەڵمەتی هەڵبژاردنە بەکاریان بێنن. ویستم پرسیاری ئەوت لێ بکەم ئەجەندای داهاتوتان چییە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای سەلاحەدین ڕەنگە بە تەنها ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران بەست نەبێ هەوڵەکان دەبێت لەسەر ئاستی باڵاتر و گەورەتر بن بۆ ئەم پارێزگایە. دیارە ئێمە بەڕاستی لە کوردی خورماتوو نزیکەی 37,000 بۆ 40,000 دەنگدەرمان هەیە. دیارە زۆربەی خەڵکەکەمان ئاوارەیان لە سلێمانی لە کەرکووک لە گەرمیان و ئەوانە لە وەختی انتخابات تا پێویستەکە بیان هێنینەوە. ئەمە یەک دوو ئێمە لەبەر ئەوەی ڕێژەی دەنگی خورماتوو لە ئاسی سەلاحەدینە لە 4 تێ پەڕ ناکە بۆیە ئێمە ناتوانین خاوەن لیستێک بین وەکو لیستی کوردستانی بە یەکگرتووی بتوانین بەشداری بکەین بۆیە ئەبێ بە کاندید بەشداری بکەین لەگەڵ لیستە عەرەبیەکاندا و ئێمە هەوڵمانداوە بەڕاستی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە خولی ڕابردووی پەرلەماندا بە هاودەنگی و هەماهەنگی هەموو لایەکتوانرا ئەندامێک بۆ پەرلەمان دەربچێنین. زۆر هەوڵماندا کۆبوونەوەمان کرد سەر بە سەردانیکردن لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی خورماتووە بۆ ئەوەی بتوانین ئێمە بە کاندیدێک بەشداری بکەین هەموو لە هاوکاری بکەین فرەکاندیدی چووکە بێتە مای پەرتەوازەکردنی دەنگەکانمان و مەترسی لەسەر دەنگەکانمان دروستەکە. بۆیە زۆر هەوڵماندا لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانی خورماتووە بۆی تەجروبەی ڕابردوو جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە وەکو پێویست نەمانتوانێت چۆن لە کەرکووک کورد بە 5 لیست بەشداری کرد کە ئەویش ئەبێتە مای پەرتەوازەی دەنگەکانی کورد و هەروەکو ئەو بانگەوازەی کە دەستگای هەڵبژاردن بڵاوی کردەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شنگالەوە تاوەکو مەنەلی هەوڵی داوە کورد بە یەکلیستی لە خورماتوش بە یەک کاندیدی بەشداری بکە بۆی دەنگەکانی کورد پەرتەوازە نەبێ چونکە ئێستا لە ئاستی پارێزگا یەک دائیرەی هەڵبژاردن هەیە ئەو یەک دائیرەیشە ئەگەر تو بێت و لیستەکانت کەرت و پەرت بوو هەمەڕەنگ بێ دەنگێکی زۆرت ئەفەوتێ لە قازانجی لیستە گەورەکانە بۆیە یەکلیستی چارەسەری کێشەی کوردی ئەکرد لە ناوچەیدا بڕێنراوە و ئەم کاریگەریە کەمتر نابێ لە کاریگەری 2017 چونکە ئەو کاتە بە هێزی سەربازی ئەنجامدرا و ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان درک بەو خەتەرانە ئەکەین کە لە هەندێک لەلایەنەکان بەداخەوە ئەڕۆن لەگەڵ لیستێکی عەرەبی وەکو حیزبی ئیسلامی بەشداری بکەن کە ئێمە خۆمان نەزانین پێکاتەکانیان کێن بەڵام ئامادە نییە بێت لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بەشداری لیستێک بکە بە بڕووبیانووی باسی 16 ئۆکتۆبەر و ئەوانەکەوە ئێمە خۆشمان دڵنیان لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی لە پارێزگاری لە کەرکووک و سنوورەکان سنووری هێزی یەکێتی بەڕاستی تەنها سنوور بوو کە شەڕ و بەرەنگاری تاکرا دلیلیشمان بۆەوە 83 شەهیدی سەربەرز کە ئێمە قوربانیماندا لە شەوی 16 ئۆکتۆبەرە بە خوێنی ئەو شەهیدانەمان کە ئیسپاتمان کرد تاکە هێزی پارێزەری ناوچە دابڕێنەراوەکان یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەر ئەوەی شوای کرد بەڕاستی ئێستاش گومانی ئەوە بکەین کە ئەم چەند لیستی و ئەوانە کە نایەن لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ئەمە جارێکی تر گوڕوتینێکی تایبەت ئەدا بە کادیرانمان بە ئەندامانمان بە بنکە جەماوەریەکەمان بە خەڵکە دڵسۆزەکەمان کە هەست بەو موئامەرە و ئەو خەتەرە ئەکرێ لەسەر نوێنەری ڕاستەقینەی ناوچە جێناکۆک کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە زۆر دڵسۆزانە من هەر لە خۆمەوە هەست و دەست پێ ئەەکەین کە دەقاتی جاران بە گوڕ و تەوژمەوە ئیش بۆ کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین چونکە هەست بەو مەترسیانە ئەەکەین کە ڕیزەکانمانیان کرد و پەرت کرد کە فرەلیستی و فرە کاندیدی لەم سنوورانە بە دیاردەی پرۆسەکەەوە دیارە هەست بە مەترسیەکە ئەەکەین درک بە خەتەرەکە ئەەکەین ئەوە واکە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر
بێتە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی سنووری ناوچەی دابڕێنرا و بە تایبەت کەرکووک و خورماتوو و خانەقین و دەشتی نەینەوا و شنگاڵی غەدر لێکرا و ئومێدمان وایە بەڕاستی یەکێتی ڕۆڵی پێشەنگایەتی وەرگێتەوە و بتوانێ پارێزەرێکی سەرسەخت و ڕاستگۆی ناوچە جێناکۆکەکان بێت. کاک مەلا حەسەنەلی هۆکار چییە بۆچی ینی ئەگەر چی لە شەوانی ڕابردوو لەسەر هەمان بابەت ئەمە بابەتەمان ڕژاندووە بۆچی ینی بەدەم بانگەوازی یەکێتیەوە نەهاتنەم لایەنانە بۆی ئەم خەمە گەورەی کە جەنابەت باسیەکەی و مەترسیانی کە تیشکت خستە سەر ڕوونە دەنەوە جارێکی تر. دیارە ئێمە بەڕاستی تەجروبەی تاڵی ڕابردوومان هەیە کە ئەگەر بەهاتایە ئەندامانی ئەنجومەن بەهاتانایە ئەمانتوانی محافظی کەرکووک بگۆڕین و بە گۆڕینی محافظی کەرکووک مەترسی ئەو تعریبەی کەیساکە لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکانە هەیە کە عەرەبە شۆڤێنەکان هێناوێنێتەوە هەموو سنوورەکە و بە تایبەت محاکمی کەرکووک و سنوورەکەش کار لەسەر ئەواکەن هەر کێشەیەکی جوتیاری کورد بڕاتە محاکم بە قازانجی عەرەبە تعریبەکان تێتەوە قەرارەتەکانی سەدام حوسێن و مەجلیسی قیادەی سەورە لەگەڵ قەراراتی لژنەی ئەمنی شؤونی شیمال تا ئیسە بەرقەرارە و کاری پێکرێ و ئەگەر بەهاتایە پارێزگارێکی کوردماندا بنایە ئەو قەراراتانەی کە لە ساڵحی عەرەبە تعریبەکانە درێ نادرا بەڵام بەداخەوە ئەو لایەنانە نەیان هێشت ئەندامەکانیان بگەڕێنەوە کەرکووک و لیستی برایەتی دەنگ لەسەرەوە بووە کە پارێزگارێکی کورد دابنرێت هەر ئێستاش ئەو پلان و پیلانەیە کە کار لەسەرەوەکە بۆ ئەوەی ڕیزەکانی کورد کەرت و پەرد بکەن کورد نەتوانێت زۆرینەی ئەندامانی ئەنجومەنەکە بێرە و نەتوانێت محافظێکی کووردا بنرێ بۆیە ئێمە درک بە خەتەرەکەکەین درک بەواکەین کە وڵاتانی دەوروبەر لوتیان ژەنیوێتە پرۆسەکەەوە و کار بۆ ئەوەکەن کە ڕیزەکانی کوردایەتی و لیستی کورد بوون کەرت و پەرد بکەن بۆ ئەوەی مەرامەکانیان بێتە دی بەڵام ئێمە پشت بەخوای گەورە پشت بە جەماوەرە دڵسۆزەکەمان پشت بە قیادەی حەکیمی یەکێتی نیشتمانی کوردستان ئینشاڵڵا سەرکەوتن و زەماوەنگی سەرکەوتن ڕاگەیەنین لە کاتی بەرئەنجامی هەڵبژاردنەکان یەکلا ئەکرێتەوە و بۆیە پشت بە جەماوەرە ڕەسەنەکەی خۆمان چونکە وەکو مامی بەڕێزمان ئەیوت یەکێتی وەکو ماسی و ئاوەکە وایە ئێستای ژارێکی تر ئەو چەمکە ئەبوژێنینەوە و ئەتوانین یەک ڕیزی جەماوەری ستەمدیدەی ناوچە جێناکۆک بۆ ئەوەی نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆی کە یەکێتی نیشتمانی کوردستانە زۆربەی دەنگەکان بێرێت و بتوانین باری گلاوی کورد ڕاستکەینەوە ئەو هەڵمەتە تعریبەی کە لە وەختی سەدام تونتر و خێراتر و هارتر جێبەجێکرێ بەری لێ بگرین و حەق بۆ خاوەن حەق زەوی بۆ جوتیاری کورد وەربگرینەوە و بتوانین ڕێگە لەو تعریب و تەهجیر و هەوڵدان بۆ ئەوەی ناوچە کوردستانیەکان بە تایبەت کەرکووک و خورماتوو لە کورد چۆڵ بکرێ بۆ ئەوەی مەرامە گڵاوەکانی بە عەرەبکردن درێژە پێ بدرێ بە هیمەتی خەڵک بە هاوکاری خەڵک بە دەنگی جەماوەری خۆمان خاکی خۆمان وڵاتی خۆمان ئەپارێزین و پێشەنگایەتی یەکێتی نیشتمانی کوردستان وەکو پارێزەرێکی ڕاستەقینە بۆ ناوچەی جێناکۆک دێنینە دی و هەروەها لێرەوە داوا ئەکەم لە مەوالیدەکانی 2003 2004 2005 ڕوو لە ناوەندەکانی تازەکردنەوەی تۆماری دەنگدەران بکرێ بۆ ئەوەی بتوانن بەشدار بن کە زێننەوە ئەکا نەوەی گەنج چست و چالاک گورج و گۆڵ کە کار بۆ حیزبە ڕەسەنەکەی خۆیان حیزبەکەی مام ئەو حیزبەی کەوا شەهیدێکی زۆری لە پێناو خەڵکی کەرکووک و ناوچە دابڕێوەنەکان داوە بۆ ئەوەی بتوانن بەشدارێکی کارا بکەن لە پێناو ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان بتوانێت ڕۆڵی پێشەنگایەتی ڕۆڵی ڕابەرایەتی بگێڕێ بە دەنگەکانی ئێوە بە نوێنەرەکانی ئێوە لە بەرگریکردن لە ناوچە جێناکۆکەکان لە بەرگریکردن لە پیلانی تعریب لە بەرگریکردن لە پیلانی داگیرکاری ئەوەیش بەوا ئەکرێ کە ڕۆڵە دڵسۆزەکانمان
لە ناوچە جێناکان بە تایبەت بووکی حەمرین شاری خورماتوو کەرکووک و خانەقی بتوانن بە ئەوەی کە هەموو خەڵک سجلی ناخبین تازە بکاتەوە بایۆمەتری بکە و بیتاقەی ناخب بەدەست بێرێ بۆ ئەوەی بەشداری لە هەڵبژاردننا بکە و دەنگ بە نوێنەرە ڕاستەقینەکانی خۆی بووە کە نوێنەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە. کاک مەلا حەسەن ینی دەمێت ئەوە بپرسم ئەگەر هات و دوای ئەنجامەکانی هەڵبژاردن و وەک جەرابەت باست کرد سەرکەوتن بەدەست بێنن ئێ و کاتە گەر و لایەنانی ئامادە نەبوونێ سە هاوپەیمانەتیتان لەگەڵا بکەن هاتن و لەسەر مێزی گفتوگۆ ویستیان لەگەڵتان دانیشن بۆ بابەتی پۆست و پڕکردنەوەی هەندێک پۆستی ناو پارێزگای سەلاحەدین و بەشێکی دیکەی ناوچەکانیش بەگشتی کە دەوترێ ناوچەی کێشە لەسەر پێ دوای و کاتە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەبێ؟ یەکێتی نیشتمانی کوردستان دایمەن ڕۆڵی خاوەنداری لە ناوچە جێناکۆکان وەرگرتووە بۆیە لەو کاتەشە بە چاوی لێپرسراوەتی و بە ڕۆڵی لێپرسراوەتی خۆی هەڵ ئەستێ کە ئەویش یەک ریزی خەڵکی کوردی ناوچەی جێناکۆکە یەک ریزی و هاوپەیمانی لەگەڵ خەڵکی ڕەسەنی ناوچەکە لە برای تورکمان و کلد و ئاسووری و عەرەبی ڕەسەنی ناوچەکە ئێمە بەڕاستی خێوەتی کۆکردنەوەی خەڵکی ڕەسەنی سنوورەکەین وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەمەش لە ڕابەری مەزنمان لە کۆچکردو و مامجەلالەوە بۆمان ماوەتەوە کە باوەڕی بە چەپکە گوڕەکە هەبووە باوەڕی بە یەکێتی خەباتی نەتەوەکانی سنوورەکە هەبووە و ئومێدمان وایە ئێمە بتوانین بەو یەک ریزیە کێشە و مەشاکل و ئاشوب لە ناوچە جێناکۆکان دوور بخەینەوە بۆ ئەوەی بتوانین لەبەرەوەی باوەڕمان بە کوردستانێتی ئەو ناوچانە هەیە و ئێمە هەموو خەڵکی پێکاتەکانی تریش بە خەڵکی کوردستانی ئەو ناوچانە ئەزانین و بتوانین پێکەوە بژین و پێکەوە دیفاع لە ناوچەکە و لە سنوورەکانمان بکەین و بۆ نمونەش ئێمە تاکو ئێستا لە خێوەتگای هیوا لە کەرکووک کە پێکاتەکانی کەرکووک کورد و تورکمان و عەرەبە ڕەسەنەکانیش بەشدارن لەوەی کە بەگژی سیاسەتی تعریب و بەگژی سیاسەتی داگیرکاری خاک و ئاوی کورد و تورکمان بچینەوە بۆ ئەوەی بتوانین کەرکووک کەرکووکی هەمووان بێ کەرکووکی کوردستانی بگەڕێتەوە بۆ خاوەنە ئەسڵەکەی خۆی و خەڵکە ڕەسەنەکەی خۆی و بە تایبەت ئەمە بۆ خورماتوش و بۆ شەنگالیش و بۆ خانەقینیش وەکو ئەوە وایە. بەڵێ کاک مەلا حەسەنانی لایەنەکانی دیکە لەو پارێزگایانە هەندێک جار کە دێنە بەردەم شاشە میدیاکان باز لەوە دەکەن کە کورد وەک هێزێکی سەرەکی وەک پێگاتەیەکی گرنگی ئەو پارێزگایانە دەبینن و دەشیانەوێت کار بۆ کورد بکەن لە ڕاستیدا ئەو لایەنانی کە جگە لە کورد ئەگەر جۆرێک لە جیاکاری لە ناویاندا بکەی کام لایەنەیان ینی نیەتی خێری هەیە بۆ لەگەڵ لایەنی کوردی ئیش و خزمەت و خۆشگوزەرانی بۆ خەڵکی ئەم ناوچانە بێنێ؟ دیارە ئێمە خەڵکی سنووری ناوچە جێناکۆکەکان یا خەڵکی سنووری ناوچە کوردستانێتەکانی دەرەوەی هەرێم بەڕاستی لە سێ پێکاتە پێکاتۆن پێکاتەی کورد پێکاتەی تورکومان پێکاتەی عەرەب و دەشتی نەینەوە پێکاتەی کلد و ئاسووریشی تایە دیارە ئێمە بەڕاستی ئەوەی خەڵکی ڕەسەنی سنوورەکە بێ ئێمە وەکو هاوڵاتی ناوچەی جێناکۆک و ناوچە کوردستانەکان هاو ئاهەنگین لەگەڵیانە بە تایبەت ئێستا بۆ گژاتچوونەوەی عەرەب نەک عەرەب عەرەبی تعریب چونکە عەرەبی تعریب عەرەبی غەریبن وەختی خۆی سەدام حوسێن بە مەبەستی گۆڕینی دیموگرافی هێنانێتە ئەوە بە تایبەت بۆ ناوچە هەستیارەکان هەر لە منتقەی سەرگەڕان و ناوچەکانی پشتی کەرکووک تۆبزاوە و ترکەڵان و یاچی و حەمزەلی و گومەتلار اینجا بێتەوە منتقەی داقوق منتقەی کاکەی و تاڕەبانی و منتقەی هەفتەغارەکان بێتەوە سنووری خورماتوو ناوچەکانی ئەلبوسەباح و شاسەیوان و پارەپارە و تەپەسەوز و ئەو سنوورانە و ئاوها شۆڕ بێتەوە بۆ منتقەکانی جەلەولا و دەشتی مەنەلی و قەزڕەوات و
دەشتی بنکورە و دەشتەکانی سنووری نەفتخانە لە خانەقین و هەموو ئەو شوێنە کوردستانیانە ئێمە ئومێدمان وایە لەبەر ئەوەی خەڵکی ڕەسەنی ناوچەکە خەڵکی تێکەڵ خەڵکە ڕەسەنەکە پێکەوە ئێمە بەرنامەمان هەیە بۆ بەڕێوەبردننی ئەو سنوورانە و بە تایبەت خەڵکی تورکمان کە وەکو ئێمە زەرمەند بوون لە وەختی بەحسا بۆ گۆڕینی دیموگرافیای سنوورەکە ئەوانیش وەکو ئێمە دەربەدەر کراون وەکو ئێمە زەویەکانیان داگیر کراوە وەکو ئێمە سنوورەکانیان داگیر کراوە و خەڵکەکەشیان دەربەدەر کردو بۆ سنوورەکانی تر و ئێستا بە پێی مادەی 140 لە چوارچێوەی ئاساییکردنەوەی سنوورەکە ئێمە قەراراتی گرنگمان هەیە بە تایبەت ئێستا لژنەی باڵای مادەی 140 بە سەرپەرشتی بەڕێز هادی عامری کە هاوکارە لەگەڵ لژنەکەیە و هاوکارە لەگەڵ حکوومەتە بۆ ئەوەی بتوانرێ ڕەگ و ڕیشەی تعریب و بە عەرەبکردن لەسەر زەوی کورد و تورکمان لە سنوورەکە هەڵکێشرێ و خاوەنی ڕەسەنی سنوورەکە بگەڕێتەوە سنووری خۆی ئەوە کارنامەی ئێمەیە وەکو پێکاتەی کوردی و لە ناو پێکاتەی کوردیشە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان کە ڕۆڵی پێکەوە ژیان و برایەتی و ئەوەمان گێڕاوە و ئێستاش هەر ئەو ڕۆڵا گێڕین لەبەرەوەی ئێمە حیزبەکەی مام جەلالین بەڕێز مام جەلالی ڕەحمەتیش باوەڕی بە چەپکە گوڵەکەی پێکەوە ژیان بووە بۆ سنووری ناوچەی جێناکۆک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم. باشە کەواتە دەمەوێت وەکو کۆتا قسەکان ئەوەت لێ بپرسم یەکێتی نیشتیوانی کوردستان ڕێگایەکی درێژی لە بەردەمدایە بە تایبەت بۆ ناوچە کێشە لەسەرەکان و کەرکووک و سەلاحەدین و شنگال و هەموو شوێنەکانی دیکە وەکو ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی پەیامت چییان قسەت چییە بۆ حیزبەکەی خۆت بۆی کە لەسەر ئەم ئەجەندا و پلێنانەی کە ئێستا هەیە بەردەوام بێت؟ دیارە حیزبەکەی من حیزبەکەی بەڕێز مام جەلالە دیارە مام جەلال هەموو دۆست و دوژمن نەیار شایەتی ئەوەی بۆ لێدەن کە پیاوێک بووە بەڕاستی لە پێناو هەموو پێکاتەکانی خەڵکی عێراق و بە تایبەت ناوچە جێناکۆکان کاری کردووە باوەڕی بە سیاسەتی چەپکە گوڕەکە بووە باوەڕی بەوە نەبووە کەس تەهمیش و پشتگوێ بخرێ و ئێمەش لەسەر ڕێبازەکەی ئەو یەکێتی نیشتمانی کوردستانش قیادەی ئێستا یەکێتیش لەسەر ئەو باوەڕی بە خەباتی هاوبەش هەبووە لەگەڵ پێکاتەکانی ترا و ئێمە بە تایبەت لە ناو خۆشمانە باوەڕمان بەوەی هەیە کە خەڵکی کورد و ناوچەی جێناکۆکەکان یعنی بەڕاستی وەکو برا دەست بدەنە یەک بۆ ئەوەی دیفاع لەو مەترسی و خەتەرانە بکەین کە کاتی خۆی بەعس داڕێژەری پلانەکە بووە و ئێستاش خەڵکی لەو بابەتە بە عەقلی شۆڤێنی بە چاوی ڕەگەزپەرستانە و داگیرکاریەوە ئەڕوانە ئەوەی کە ناوچە جێناکۆکەکان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم کە نزیکەی 1,600,000 دۆنم خەڵک و جوتیاری کورد و تورکمانی سنوورەکە لە مەترسی ئەوە بوو بەڵام مادەی 140 چارەسەرێکی گونجاوی بۆ دۆزیبەوە بەڵام دوا بەدوای ئەوە کە لە دوای شەڕی داعش و لە دوای ئەوەی کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان و حیزبە کوردستانیەکان لە دوای 2017 کە کشانەوە لە سنوورەکە ئەوە بووە مایەی ئەوە کە وەکو ئەوەی شۆڤێنەکان هەنگوینیان لە کلۆری دارادۆزی بێتەوە و ئەزانن یعنی هەروە بە ئاسانی ئەتوانن چاوبەستکێ لە یاسا و لە دیموکراسیەت و لە مافی ئینسان بکەن بتوانن بە زۆری زەردارەکی و بە زەبری هێز سنوورەکە داگیر بکەن و عەرەبی شۆڤێنی داگیرکەری تعریب بگەڕێنەوە سەر ئەرز و خاکی کورد و تورکمان لە سنوورەکە بەڵام ئێمە بە خەباتی نەپچڕاوی خۆمان بە خەباتی دیموکراسی و خەباتی جەماوەری خۆمان بە پێشەنگایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و حیزبە کوردستانیەکان و خەڵکی تورکمان و خەڵکی ڕەسەنی ناوچەکە بە هاودەنگی هەموو لایەک بە گژی تعریب و تعریبکارانە ئاچینەوە و ئەتوانین مافی خۆمان بە یاسا لە چوارچێوەی جێبەجێکردنی برگەکانی مادەی 140 و هەڵوەشاندنەوەی قەراراتی مەجلسی قیادەی سەورەی لە ناوچوو کە داگیرکاری و ناحەقەیەکی زۆر لەسەر خاکی کورد و تورکمانی سنوورەکە کردبوو کە بە زۆری زۆردارەکی بە هێزی تۆپزی
خەڵکی ڕەسەری ناوچەکەی دەرکردبوو خەڵکی غەریب و غوربەتی لە شوێنەکانی ترەوە هێنابوو بۆ ئێرە و جێنشینیانی کردبوو جا بۆیە ئێمە مادەیەکی دەستوری و قانونیمان هەیە کە مادەی ١40 و دیارە ئەو مادەیەش دژنەی تایبەتی خۆی هەیە و لە سەروی ئەوەشەوە کە جەنابی کاکادی عامریە کە زۆر لە کاتی خۆشە ئێمە لە ڕێزی معارەزە لە شاخ پێکەوە هاوکار بووینە تەفەهومی وەزعەکە و ئەتوانێت هاوکاری کورد و تورکمانی ڕەسەری سنوورەکە بێ بۆ گەڕاندنەوەی ماف و حەق بۆ خەڵکی ڕەسەری ناوچەکە و بێبەشکردنی شۆڤێنیەکان و داگیرکەران کە پاشماوەی قەراراتە مچحیفەکانی حزبی بەحث بووە لێراکە بە بەبەستی گۆڕینی دیموگرافیا و هەڵکەندنی خەڵکی ڕەسەری سنوورەکە بتوانین ماف بۆ خاوەن ماف بە پێی دەستور و یاسا و خەباتی مەدەنی بگێڕینەوە لە ڕێگەی ئەو نوێنەرانەوە کە ئەتوانین لە ڕێگەی دەنگەکانی ئێوە لە ناو سنووقی هەڵبژاردنە بتوانین ڕێبەرایەتی خەڵکی خۆمان بکەین بۆ گەڕانەوەی مافەکانیان لە زەوی و زار و ئاو و خاک و شار. زۆر سپاس بۆ بەڕێز مەلا حەسەن گەرمیانی ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین کە ڕاستەوخۆ لە خورماتۆ لەگەڵمان بی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە کاک حەسەن. سپاس بەڕێزان بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.